دوکانێکی بێ مشتری و دوکاندارێکی چاولەڕێ و هاوڵاتیەکی گیرفان بەتاڵ و حکومەتێکی بێباک ئەو دیمەنانن کە لە بازار بەدی دەکرێن. هاوڵاتیەک دەڵێت خەڵک گیرفانی بەتاڵە بۆ بێتاقەتی دێتە بازار و بەهۆی نەبوونی موچە و ترس لە کێشەی نێوخۆی و جیهانیەکان وای کردووە ئەگەر کەلوپەلێک زۆر پێویست نەبێت خەڵک نایکڕێت و ناچێت بەلایە. باوەڕکە لەوە چێ سێ بەشی خەڵک بۆ لە بێتاقەتیا بێتە بازار شت ناکڕ شت کڕینەکە هەڵپەیەکی ئەوەیە کە خواردنێکی بەسیت بۆ ئێواری بەربان کڕێت و هیچ شتێکی دەرەگەین شتی زەروری هەیە خەڵک هەر بەلاشیان ناچێت. بەڵێ بەڵێ ئەی من جاران زیاترم سەرفەکە ئێستا بە پێی ئەوەی کە پێمە لە گیرفانما سەرفەکەم هەتا کەمیتیا بێ کەمتر سەرفەکەم زیاتی بێت زیاتی سەرفەکەم ئەش تاسیلا دەکەن سەر کی بازار. خوازیەکانت کەم کردوتەوە بە پێی گیرفانی خۆم کەم کردو بۆیە دوکاندارەکەش ئێستا کەمترە فرۆشیە هەموو هاوڵاتیە وەکو من وایە بگرێ لە من خراپتر هەی ئێستا توانای نێشتەکە بکڕێ. سێ تقریبا 22 تەقاوتی ئەو خەڵکەی لایە من خۆم 22 منی لایە بێ لە کاتی زوو حوت و هەشتیان لاماوە لە بینی هەردووکیانایە حوت و هەشت وەکارەکەی ئەوەی ئەمانە خوێنی خەڵکەکەیان مژیوەتە تا هینی تیانەمەوە خۆشی تیانەماوە هیچ. خەڵک گلەی هەیە لە سیاسەتی دارایی و بەڕێوەبردننی کابینەی نوێی حکومەتی هەرێم پێیان وایە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ کابینەکانی پێشخۆی و بگرە دۆخی دارایی خەڵک ڕوو لە خراپتربوونیش دەکات. ئێستا دۆخی ژیان لە سلێمانی ئاسایی بۆتەوە بازاڕەکان کراونەتەوە بەڵام کار و کاسبی و پارە تەنها بەناو هەیە. بۆ ڕەمەزانی پار لەم ساڵ باشتر بوو خەڵک لە دەرەوە بوو خەڵک زۆر هاتە بازاڕەوە خەڵک خەڵکێکی زۆر لە بازارە بەڵام خەڵک ئەم ساڵ شت ناکڕێت. وڵای مەسەلەکەی کە معاش نییە خەڵک ئیمکاناتی نییە و خەڵکەوەی کرێکی بێ کە حکومە قەرزاری کرێچیە قەرزاری ساحەبخانووە قەرزاری ساحەبی مەحەلاتە کە دوکان و بازاڕێ ئێستا نیوەیان بازاڕێکە تێبینی هەمووی دوومانگی لایە بەچی بیاتەوە حکومەت قەراروا بوو کە کرێ لە دوکانار و کە پارەی مۆلیدە وەرنەگرێ و کرێ لە کرێکی وەرنەگرێ بەڵام حکومەت بۆچی لە زەریبەی خۆی خۆش نابێت نەبەی کە موچە نایە حکومەت و بەبنی ئەم نەخۆشیش نییە لە ئەرا هیچ شتێک بەبنی ئەوە موچە نایە و خەڵک پارەی پێ نەبێتە بازار کاکە وەڵی بەس بە بێتاقەتیە دوێ بازارەوە 3 مانگ لە ماڵ و سجنە لەبەر ئیش و بێکاری دابا شێت بوو هەروەڵام. ڕەمەزانی ئەم ساڵ جیاوازە لەوانەی پێشوو هیچ گەرم و گۆڕیەک بە بازارەوە دیار نییە. هێندێک دوکاندار دەڵێن ڕۆژ هەبووە تا ئێوارە بە دیار کەلوپەلەکانیان و دانیشتون و هیچیان لێ نەفرۆشتووە. کڕین و فرۆشتن و بازارکردن هێندەکەم بۆتەوە بەشێک لە دوکاندارەکان بەهۆی نەدانی کرێی چەند مانگی دوکانەکانیانەوە دەڵێن ئەگەر وا بڕوادای دەخەن بەهۆی ئەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێم فەرمانبەر و موچەخۆری حکومەتن ئەگەر موچە نەبێت بێگومان ئەوە دۆخی بازار و کار و کاسبی دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.